مێژووی وڵاتی کوردەواری وەک ئەم جۆگە لە پڕ لە شەپۆل و جوانەی کوردەواری وایە. ئێمە سەرقەڵەمێک هەڵەگرین لەگەڵ سەڵواتاوە ئەچینە لای باوە سەید شابەدین و لەوێشەوە بە کەشکۆڵەکەی شێخ موئمینی سازانە یەینە باشووری کوردستان و لێرە دارالعلومی کوردەواری لە سازان ئەبینین و پیاوچاکانی کوردەواری لە سایک و سێبەری وڵاتی کوردەواری لێرە ئەبینین. ئەمە گوندی سازانە لە شاری هەڵەبجەی زیندوو، ئەو هەڵەبجەیە کە حکومەتی بەعسی فاشیزمی عەرەبی بە کیمیایی گەلێکی لێ شەید کردین، بەڵام وەی زانی ئەمرین نەمردین و ژیاینەوە و ئەژێینەوە قەتیش نامرین، کەواتە هەڵەبجەی لەسەر پێ هەڵەبجەی زیندوو. سازان یەکێکە لە گوندەکانی ناحەی سیروان، لەوێ ئەچینە بن سایک و سێوەری دارهەنارەکان و پەڕەکانی مێژوو هەڵەینەوە لەگەڵ خەڵکی گوندەکە. ئەگەر ئێوە ئامادەن لە هەڵەبجەوە سڵاو لە باوە گوڕگوڕ، لە هەڵەبجەوە سڵاو لە خورماتووی کورد و کوردستان، وەرن بابێ کۆم گەشتە بکەین و ئێوەش بە شیرینی ئەم وڵاتە جوانە ئاشنا بکەین و گوێشتان لە گوندنشینەکان خۆیان بێ کە باسی خۆیانەکە. ئەگەر ئێوە ئامادەن لەگەڵ شەپۆلە وردیلەکانی ئەم جۆگەیە وەرن لەگەڵم. فەرمووی شەوا لەو سەوێدە دارە لەو دەمایەوەیە مەکۆی خەم لایە چۆوە دەم کوڵێ چەماوەیە مەکۆی خەم لایە چۆوە دەم کۆی چەماوەیە. لاسەر یەکێ لە دۆندەکانی چیا سەرکەش و جوانەکانی هەڵەبجە گەورەترین قەڵای نیشتەجێی میرێکی گەورە و دەستڕۆیشتووی ناوخۆی مادەکان لە ناوچەی زێڕین کەوش لەوێ بووە و خانمەکەشی ناوی خاڵمەلیک بووە هەوارگەی بووگە لەکوێ لە زێڕین کەوش. قەڵاکە چەند ژوورێک بووە بە قسڵ سپیکراوە و ڕێگاکەشی لە دەم چیاو بووگە بە لولەکی گڵی سوورەوە کرا و ئاوی نهێنێ ڕاکێشاوە بۆ ئەم قەڵا مەزنە و بۆ میر و گەورەی وڵات. شارێکی گەورە و پێشکەوتوش لە ناوچەی دەشتەی سەر ڕووباری سیروان لە دەم گوندی سازان بووە کە لەشکری عەرەبی ئیسلام وڵاتەکەی پەلامارداوە بەرگریکی زۆر کوردانە و ئایەزایانە لەم قەڵایە و لەم شارە کراوە دژ بەداگیر کرد. بەداخەوە لە ئەنجامە دڕندانە قەڵاکەش و شارەکەش هەروەکو نەریتی عەرەب وێرانی ئەکەن و ئەوجا من ئەگەڕێمەوە بۆ سەی شەهابەدینی سەی بابە عەلی هەمەدانی کە ئەچێتە شاری سنەی پایتەختی کوردایەتی ڕۆژهەڵاتی کوردستان لە گوندی دێکۆن ئەمێنێتەوە لە سەرماو بەفرا ناو زنجێکدا. خەڵکی گوندەکە ئەچن و پێی ئەڵێن کاکە وەرلای ئێمە و ئەم شەو چۆنت بەسەر برد و حاڵت چۆن بوو؟ ئەویش وتی نیمجانێ باوقیست. ئیدی بە نیمجان ئەم پیاوە ناسرا. پاشان عیامێکی زۆر سەیبرایمی کوڕی سەی ئەحمەی سەی شابەدینی هەمەدانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەچێتە گوندی سەڵواتاوە بەهۆی سەڵەوات لێدانی شێخڕەشی خوشکەزای ئەو دێنا و ئەنێن سەڵواتاوە و سەی مۆمینی کوڕی سەی حسێنی کوڕی سەی ئیبراهیمی هەمەدانی لە ساڵی 1695 لەوێ لەدایک بووە. لە تەمەنی 16 ساڵیدا دێتە باشووری کوردستانەکەی خۆی لای جەلالەدینی خورماڵی ئەخوێنێ و پاشان پەیوەندیەکات بە شێخ اسماعیلی وڵیان و شێخ حەسەنی گەڵەزەردەی برای لەوێ عیلمێکی باش ئەخوێنێ و بە یەکەوە ماوەشی زۆر ئەمێنەوە. دواتر ئەچێتە گوندی وەزەنەی هەورامان و ئەوجا ئەچێتە گوندی وڕای نزیک هەجیج لە بەڵخا کوڕێکی بە ناوی سەلام و ئەمرێ و دوو کوڕی تری بووە بە ناوی حەسەن و وەسیم. شێخ مومین دێتە گوندی سازانی 7 کیلۆمەتری خۆرهەڵاتی هەڵەبجەی وڵاتی گەورەی کورد بەهۆی سەی ئەحمەی گەورەوە کە
لە هۆزی تفەنگچیەکانە لە باسکی کەلاران کە قومی تفەنگچیەکانی لێ ئەبێ دێتە سازان و لەبەری نساران جێی خۆی سازەکات و لەگەڵ تیرەی لۆراوبەجان بەیەکەوە برایانە ئەژین و ژمارە گۆڕستانی کۆندە و سازان و لە کوپە و دەخمەی زۆر ئەدۆزنەوە لەگەڵ پەیکەرێکی برۆنزی سەردەمی ئەسکەندەری مەزن مامۆستا سادق عوسمان ئەو یەکێکە لە نووسەرەکان و کتێبیشی لەسەر سازان نووسیەوە ئەو قەڵەمێکی بە بڕشتا هەندێک زانیاری تری لایە لە تەچیا قسە ئەەکەم و لێ ئەپرسم لە ئامێزی سازاندا ئەمە کتێبی زۆر جوانە دوای ئەوەی کەوا زۆر بە دوای سەرچاوی ڕاست و دروستە گەڕام و سەفەرم کرد بۆ سنە دو سێ جار بۆ دەستکەوتنی ڕاستیەکان و چوونم بۆ سەڵۆتاباد لەوێ لە خزمانی ئەوێ ئەو ڕاستیانم دەستکەوت کە سەی شەهابەدین دوای ئەوەی کە دێتە دیەکۆن و خەڵکەکە خزمەتی ئەەکەن بەڵام ناوێ بێتە بار بەسەر کەسەوە شێ لە زنجێکە ئەخەوێ قەدەری خواوا ئەبێ بڵێ ئەو کاتە شەو ئەبێ بە بەفر و سەرمایەکی زۆر بەیانی کە خەڵکەکە پێی ئەزانن بە پەرۆشی و بە خەجاڵەتی و ئەچن بۆ لای کە چۆن ئەو لوشێنە ئایا حاڵی چۆنە ئەڵێ وەڵان نیمەجانێ بووم یعنی نیوگیانێ بووم ئیتر لەوێەوە سەی شەهابەدین نیمجان لەوێەوە ئەو نازناوە وەرەگرێ تێگەیشتین زۆر باشە پاشان سەی برایمی کوڕی سەی ئەحمەی سەی شەهابەدین هەمەدانی ئەچێتە گوندی سەڵواتاوە نازم مزگەوت دروستەکان نازم چی دروستەکەن یەکێ لە خوشکەزاکانی پێڵەن شێغڕۆژ ئەمە ڕاستە باشە ئەچێتە ئەوێ سەڵاوات لێە ئەمی شەرتۆ باس بەڵێ ئەوەش ئەبێتە سەرچاوی ئەوەی کەوا ئەو گوندە تازە بنیادنراوە کە سەید برایمی نیمجانی دەستی وەسایی ئەبێ و مزگەوتی تیا دەست پێکا بە بینانانی لەوێەوە کە ئەو سەڵاوات لیا ئیتر تازەترین ناو بۆ ئەو گوندە ئەبێ بە سەڵوت ئاباد سەڵاوات ئاباد ئەڵێن سێ عەلیەزەری کوردستانیش هەر لەوە و خەڵکی ئەوێ هەزار سڵاوی لێ بەڵێ سێ عەلی ئەزغەری کوردستانیش هەر لەو نەوەیە و گۆڕی مبارەکی هەر لەوێ باشە سەی برایمی کوڕی بەڵێن کوڕێکی بێ ناوی سەی حوسێنە بێت سەی برایم کوڕێکی بە ناوی سەی حوسێنە بێت ئەمیش کوڕێکی بە ناوی سەی مۆمین بڵێن لە تەسکەرەکە مؤمن ئێمە کوردەواری خۆمان ئەڵێن مۆمین وانە ناوی ئەوە بێ ئەم سەیدە کەراماتی حازر بێت لە ساڵی 1695 لەدایکە بێت پێم وابێت لە سەڵواتاوە لەدایکە بێ لەوێ لەدایکە بێ لە تەمەنی 16 ساڵیە دێتە باشووری کوردستان ئەمەش تۆ باسیەکەی بەڵێ دوای ئەوەی کە لە دایکە بێ و تۆزێک کە گەورەیە بێ سەرەتای خوێندنی هەندێ بنەما شەرعیەکان لە سەردەسی باپیری سەیدی براهیم و مامۆستایەکی تریش لەوێ و ئەچێتە دەی تریش حتا تەنان کە موژەنی پێڵێن دواتر خولیای وەرگرتنی زانستی عیرفانی و زیاتر پەرەپێدانی علم کە تەبعاً لەمدی و لە بەشی باشوور زانا و مەشایخی گەورەی لێبووە لەوێ ڕێگرێتە بەر و دێتە ئەمدی و لە خورماڵ ئەگیرسێتەوە لای مەلا جەلالەدینی خورماڵی ئەمە ڕاستە لەوێ فێری ئەوە ئەبێت و ئەم هەندێک علمی بەڵێ ئەوجا ئەچێتە کوێ ئەچێتە لای شێخ اسماعیلی وڵیان ئەمە ڕاستە هاوتەمەنی شێخ حەسەنی گڵەزەر دەبووە هاوڕێشە بن من بیستومە ئەڵێن گوایە ئەڵێن من نازانم گوایە شێخی وڵیان کچێکی خۆی یاوە بە مۆمین ئەو قسەیشمان بیستووە بەڵام لە ڕاستیە من لەبەرەوەی زۆر پشت ڕاست نەکراوەتەوە بە دەلیل نەمتوانیوە من ئامە چونکەوە مێژووە و ئەوە دیکۆمنتە من ناتوانم بڵێم لە 100 بەس لە ڕیشسپیەکانی خۆمان خزمانی خۆمان ئەوەم بیستووە کە ئەوان ئەیانوت ئەڵێن باشە لەبەرەوە نەمنووسی بوو بەڕاست لەوێەوە ئەگەڕێتەوە دیسانەوە علمێکی تریش فێرە بێتەوە لێگەڕێت و ئەگەڕێتێتەوە بۆ وەزانەی هەورامان وای ڕاستەمە وەزنەی بەڵخا طبعاً هەر زۆر زوو ئەو عیرفان وەرەگرێ و ئەبێ بە خەلیفەی شێخ اسماعیلی ولیان زۆر باشە پاشان ئەچێتە گوندی وڕای نزیک هەجیچ ئەمە ڕاستە بەڵێ ئەمانە هەمووی ڕاست بەڵگەت شوێنە ئێستا من لە حتا لە کتێبەکەمە وێنەی جێخانوەکانی لە وەزەنێ چوومەتە شوێنەکە داناوە و ڕستممان گرتووە و بۆ وەکو مێژوو یعنی وەکو بەڵگە اینجا دوای ئەوە بە دلیلی ئەوەیش کە وڕا خەبەرم زانی کە لە دەیەکی ڕۆژەڵاتی کوردستان خوشکێکی لەوێ وەفاتی کردووە و مەزارەکەی لەوێ و چوم وێنەی کێلی ئەویشم گرتووە و حتا ساڵی وەفاتەکەیشی تایە 1960 کۆچی باشە شێخ سادق مامۆس سادق دوای ماوەیەک دێتە کوردستان باشووری کوردستان دێتە سازان لە سازان قەومێکی لێ ئەبێ کوردەواری خۆمان پیان ئەڵێن تفەنگچی ئەم تفەنگچیانە چێن
ئەمانە پیانوتون بەرەی تفەنگچی بێگومان وەکو جەنابیش دەزانی زۆرتر کوردی خۆمان لە دیوی ئەو دیۆ لە ڕۆژهڵاتەوە هات بەهۆی چیەوە هاتوۆتە ئێرە شێخ مۆمن ئەڵێن سەید ئەحمەدێکیان هەبووە لە ناو تفەنگچیەکان ناو تفەنگچیەکانە ئەشێ دۆسایەتیان بوو بێ کە ئەویش خوێنەوار بووە زۆر باشە من پیاوێکی خوێنەوار باشە دوایی باسی ئەوەی شەکەین بەڵێ هاتووە سەردانێکی ئێرەی کردووە بڵێ کە بینیوێتی ناوچەکە لەبارە بۆ گوزەرانی ئەو کەسانەی کە خەریکی نووسینن کە وەکو شێخ مۆمنە وە شوێنێک کە خەڵوەتی ینی خەڵوەتی تیا ئەتوانێ بکا و بۆ خواپەرسی ئەوی کە ئەو کاتانە باشە ڕاست ئاڵێن کوڕێکی ئەم شێخ مۆمنە لە بەڵخە ئەمریکا بەڵێ شێخ سەلامی کوڕی لە سەید سەلام ئێستا لەسەر پێشلۆی بگەیتە بەڵخە کە لە بیارەوە ئەڕۆی ئەوە لەسەر بەرزاییەکە و گۆڕی ئەوە و ئەڵێن شێخ مۆمن لەکوێ ئەڵێ شوێنی خۆم سازانووە ئەمە ڕاستە بەڵێ ئەوە کاتێک کە دێتە سازان و ئیتر هێشتا ماڵ و مناڵی نەهێناوە کە لێ ئەچێتەوە بۆ شوێنی خۆی ئیتری وڕا ئەبێت بەپی تاریخەکە ئەچێتەوە لێپرسن ئەڵێن لەکوێ بووی یا چیت کردووە ئەویش بۆچی لەوێ هەڵەکەندرێ بەڕاستی دێت لەوێ دەسەڵاتدارەکانی ئەو ناوچەیە پێم وایە ئەیانەوێ بچێتە ژێر ڕکێفی ئەوان ئەو نایکە نەقشبەندی بوو یا قادری بووە ئەو قادری بوو باشە یە تێرە دوو کوڕێ بە یەکیان ناوی شێخ حەسەن بووە یەکیان ناوی وەسیم بووە لەم دوانە کامیان ئیتر وەچە ئەخاتەوە لێرە لە سازان ئەوەی کە بە پێی شەجەرە ئێمە شەجەرەمان هەیە بە پێی شەجەرە ئێمە سەیدەکانی سازان لە بنەچەی ئەچینەوە سەر شێخ وەسیم لە تۆڕەمەی وەسی من ئێوە بۆچی بێرەڵێن سازان سازان هەر لەوەوە کە عەرزم کردی تاوان بێگومان سازان زۆر لە کۆنەوە شوێن و مەڵبەندی ژیان بووە ساسانیەکان کە لێرە بوون و قەڵایەک هەیە بەناوی قەڵای ساسانەوە خۆی دواتر بووە بە سازان شێخ مۆمن من ئاماژەم پێ کردووە کەلی وشەی سازان یەکێک لەم دوو سەبەبەیە یا لە ساسانەوەی وردە قەڵایەکیان هەیە لێرە بەڵێ سینەکە بووە بە زای و کراوە بە سازان ئەوەی کاڵی سازان شێخ مۆمن ئەڵێ سازانم بڵێم شوێنێکم سازاندووە و ئەو ئەبێتە سەرەتای دروستکردنی گوندەکە تیریشتری ژێت بۆ ئێرە خەڵکی ناوچەی بڵێن جوانڕۆی پایتەختی جافی هەردوو کوردستانن ئەو پێڵەن لۆراوبەگین بێنە سەر سازان سازان لە وەقائعی عێراقی ژمارە 2581 لە 16 2948 نووسراوە لە کتێبەکەشتا ئاماژت بەڵێ خشتەیەکی تایە لەو خشتەیە پۆلێنی ناوچەکان کراوە و ئەو ناوچانە مەسەرن کوێیانتیایە سازان بە یەکێک لەو ناوچانە زانراوە کە شوێنەواری تایە شوێنەواری مێژووی تایە هەر نووسراوە من خۆم بە چای خۆم بینی بەڵێ ئەوەی باشە سێ چوار گۆڕستانی کۆنی لێ ئێرە بەڕاستی ئەگەڕێنەوە بۆ پێش ئیسلام بێگومان وایە ینی پێڵەن شوێنی ئەڵێن هی جوولەکە بووە لەم شاخەی پشتمانەوە پێڵێن باوە خەمان چەند گۆڕێکی تایە لەوێش ئیتر مێژوەکەی بەڕاستی نەزانراوە چونکە دیارە زۆر کۆنە و لەو شوێنەی کە تفەنگچیەکانی لێبووە کە پێشتر تایە نیشتە جێبوون بەهۆی ئەو توانیوانە ئەو بەرنەوە ئەوێ ئاوی ئەم چەمەی ئێستا ئێمە دانیشتوین ئەوە پێوترێت کەلاری باسکان یا باسکی کەلار باشە لەوێ ژیاون اینجا لەوێش گۆڕستانێکی تر هەیە ئەمە سێ شوێن کە دیارە جگە لە یەکێک لەو شوێنانی ئێوە پێم وابێ 1970 دووەنمە پێڵەن دەشتەی سازان ئەڵەن شارستانێکی زۆر گەورە بووە و پاشاکەشان لەناو قەڵاکە ژیاوە ئەمە بەڵێ ئەوە دەشتەی سازان جگە لەوەی کە شوێنوارێکی زۆر کۆنە دەشتێکی بەپیتە شوێنی کشتتوکاڵی زۆرە حتا لە ساڵانی چلەکان و پەنجاکان و من لە کە لە خۆم لە شەستەکانم بیریە مەرزەیتی دوای عفوم کە سازان شوێنی قەڵای سازان لەبەرەوە شوێنێکی سەخت و هین بووە بە شێوەیەکی عجیب ئاویان بۆ بردوێتەوە بەڵێ ئەڵێن لەوێ ژیاوە و دواتر ئەگەر ویستیشی باسی زێڕینکەوشێکی ئەخ زێڕینکەوش چییە زێڕینکەوش دوو هین هەیە دوو بۆچوون هەبووە لەسەری هەمانامان هەمووی با بڵین قسەی دەما و دەمە میسیۆلۆژی هەیە بەڵێ یەکێک کەم خۆم چوومەتە سەر مۆقعەکەی و هەتا لای خۆم ڕسمیم گرتووە کورسێکیان لە بەر دروست کردووە شتێکی زۆر جوانە ئێستاش ماوە لەوێ ئەمە ئەڵێن بۆ ئافرەتێک بووە کە ژنەمەلیکیەوە ناوی خاڵمەلیک بووە ئافرەتەکە اینجا ئەڵێن بۆ سیاحەت و بۆ خۆشی کە ئەوێ ئەڕوانێ بەسەر چەمودۆڵێکی زۆر خۆشە
لە کاتی ئیسراحەت و ئاناویسیانە بردویانەتە ئەوێ لەوێ ژیاوە کە بڵین پیاوەکەی و بڵین جەماعەتیان لەسەر خەڵاکە بوو بە شێوەیەکی تریش هەر باسەکرێ بەڵام ئەمەیان زیاتر شێخ سادق یەکێ لە هەرە ئەو شتە گرنگانێکەوە من ئێستا ئەمێ تیژی بخەمە سەر پەیکەرێکی برۆنزیە پیان و تۆ زولقەرنەین یا زیلقەرنەین نازانم ئەمە خۆت بینیوتە من بە چاو خۆی منەدیەوە بەس من ڕسمەکە بڵاو ڕسمەکەم بەڵێ ڕسمەکان ئەو کەسانی کە وەختی خۆی بەداخەوە لە بەدەگمەنترین شت ئەوە لە دنیای ئەوەخەوە لە دەستمان چووە لە نەوەکانە خەڵکێک خۆتەزانی زۆر پێش ساسانیەکانیشەوە کوڕی سەردەمی ئەزانیێ لە 330 پێش زین ئەسکەندەری مەکدۆنی گەورەی گریکەکان یۆنانەکان لە شەڕی گۆگەمێلا لە دەشتی هەولێر تۆ لە من شارە کاتێکە ئەمانە ئەشکێنن یەتام ناوچێش کاکە یۆنانەکان لەم ناوچێ بووە شارستانێتی هێلستی دروست کردو لێرە وایە باشە لێرە دارالعلوم بووە بەڵێ سازان هەر لە کۆنەوە پێش لە شێخ مۆمنیش ئەڵبەتە کاڵین سازان ئەومان لەبیر نەچێت گوندی سازان دروستکردنەکەی لە دوای شێخ مۆمنەوە هەرێمی شارە زووری دێرینی کوردەواری مقۆمقۆی تێکەوت بوو لە ناو بۆیسان و سەرخەرمان و ئاسیاوەکان و حتا مزگەوتەی گوندەکان و ئەوجا کۆڕ و کۆبنەوەکانی دەمە و ئێواران و بە چرپە ئەیان وت پێشمەرگە پیا بۆ چوو ئەمە سەری لە عەرەبە بەعسیە داگیرکەرەکانی عێراق شێواند بوو تورسی لە ناو پۆلیسخانە و ئەمنی باسی و عسکەرە نامۆکان بە کوردستان پەیتا زۆر ئەبوو شەوێکی پاییز سروە و شەماڵ و کزەی باکەوت بۆ گیانی باخ و دارچنار و بەڕۆکانی چیاش هەڵیەوەران ئەو شەوە مەفرەزەیەکی سەرەتایی شۆڕش هەر بەخۆی شۆڕشی ئەندازیار و سەرقاڵبووی نێو کورد مامی گەورەی کورد مامجلاری نیشتیمان مامجلاری ناونیشانی کورد و کوردستان سوورێن یەکێتی ئەناسی کانی تەمومژان ئاوی کرد بۆ مەتاری پێشمەرگەکان خۆڕەی جۆگە بە پۆڕەکان هی تەپی سەفا و بەشارەت و گوڵەخانە و هەڵەبجەی وتبوو من گوێم لە تەپەی پێی ئەوان بووە بەخوا ئەوجا بە چرپەش زۆر بە چرپە پێی وتون پەپولەش وای ئەوت ئەو شەوە پاییزیە شەوی 13 لەسەر چواردەی دەی 1976 بوو لە گوندی قاینەجەی دەشتی شارە زوور ژمارێک پێشمەرگە لە ماڵی کا حەمەڕەشی مابوونەوە ئاسکەر و ئیستیخباراتی عەرەبی فاشیزم پیانزانی بوو لە نیوە شەوێکی درەنگە نامردانە هەڵ ئەکوودنە سەر قاینەجە شەڕ و پێکدادان پێیا ئەبێ 100 حیف دەستی شکاوم سازان وای ئەگوت ئەیگوت ماڵی وێرانم فاتیحی شێخ حەیدەری شێخ عارفی سازانی کە تەمەنی 28 ساڵان بوو شەهید بوو بە یەکەم حرفی خوێناوی شەهیدی شۆڕشی نوێ یەکەم قەڵەم بوو لە خوێنە قەتماغەیدا یەکەم دۆن بوو کە سوور بوو بە خوێن یەکەم وشەی شەهیدی شۆڕشی نوێ بوو یەکەم سوێند بوو کە پێشمەرگە خستێ سەر زمانی پورە سەبیحەی خوشکی فاتیحی شێخ حەیدەر لە میوانە ئەو نەفی کراوە بۆ دێوانە هێشتا نەیزانی و براکەی شەهیدە گوێ ڕادێنن بزانە چۆنم بۆ ئەجێڕێتەوە پورە سەبیح تۆ خوشکی یەکەم شەهیدی شۆڕشی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی مامی گەورەی کورد مامجەلال ئەویش ناوی فاتیحی شێخ حەیدەرە لە شەوی 13 لەسەر چواردەی دەی 1976 لە گوندی قاینەجە لەو شارە زوورە شەهید دەبێت ئەمە ڕاستە؟ ئەو کاتە حکومەتی بەعەز کە سوکاری پێشمەرگی ئەنفالە کرد ئەیگرت ئێوە لە چۆ من تۆ بڵێن باوکی مناڵەکان و مناڵەکان لە چۆ بوون تۆزێک وێرە بەردەمت ئێوە لە دیوانێ نەفی بوون ئەی شێخ فاتیحی بڵێن شێخ حەیدەری باوکت و دایک تو ئەنە چۆ بوون ئەوانش لە غەڕافون سەر بە ناحەی شەترا کە لە ئایدی ناسریە لە ناسریە بوون
چەند ساڵ لەوێمانەوە بەخوا ئێمە 2 ساڵمانەوە بەس ماڵی باوکم لە مای چوو بە 3 ساڵ مایەوە 3 ساڵمانەوە لەوێ چۆن ئەژیان چۆن لە کوخا بوون وڵا باش خاوە بە قامیش دروستیان کردبوو تاریخی کە پێم وتی لەبیری ماوە لە 76 لە مانگی دا پاییز بوو براکەی تۆ شەهید بوو بەڵێ نازانم حەمە شەمێرانی ئەبێ کێ بێ لەگەڵ زاواکایە بۆلاتان هەر ئەڕاتوی ئەڵێ پێشمەرگەی شەهید بووە ئەرە وڵی پێشمەرگ نازانینی کێ بۆم بژێڕەوە ئەدەی تر هەر دوایی چی بەسەر هاات ئەوە چیت بەسەرات تۆ ئێتر ئەوە بەستەرها کە ئەو هات نەمەزانی بۆچیەت ئێتر دوسێ جارار هات و ڕۆیی هەرەی پێشمەرگەی شەید کراوە و ڕان کێشاوە بە دوای دەبا بە ئەمانەمەشتە دەم ئەی دایک و خوشکی بمرێت چوزانم کێیە چوزانی برای خۆتە بڵێ تقریبا تر هەر هێن بۆ ترمانێکی بەسەرا چوو بە وەرەقەمان کرد بە سەردان هاتمەوە ئەوش پیاوەکەم بەجێ هات بۆ زەحمە نەبێت لەوێ بە وەرەقە بوو بڵێ حکومەتی بەعزاوایەکە وەرەقەی بۆ ئەکردین ئینجامان تۆ ئەوی چۆن من بە وەرەقە هاتمە پیاوەکەم بە دزیوە هاتۆ ئەو جارێکی کە ڕۆژی دوایین هاتۆ لەگەڵ چی هاتەوە بە سلێمانی وەڵاحی بەو قورعانە ئەوان بچوو بوون بڵێ بڵێ هاتنەوە بۆ سلێمانی هاتنە سلێمانی مەلا بانگان گەشتینە لە سلێمانی کۆمەڵی هەڵەبجەی بڵێ جلڕەش بڵێ بڵێ یارمەتی ئەوەیان نەتانزانی هێشتا هێشتا نەزانی بە خوارم و باش ئەم کوڕانە بۆ ئەکەنە بۆ من ئەم مناڵانیانەگر بە باوەشۆ پاڵتای خۆیان داکەنیاندا هێشتا نەمزانی بوو دوایی سواری ترومبیە لە بیتوی بۆ هەڵەبجە لە هەڵەبجە لە ماڵی کێلاتدا لە ماڵی هەم مامەم و هەم خەزورە هەم مامەت و هەم خەزورەت بڵێ وایە باشە کە گەیشتە سەراکۆن کزەیەک لە بەڵێ هەر وەکو تۆ ئێستا خەنجەری بێنی و بکەی بە پشتما بقێڕێنم ئابە شێوە بوو هێشتا نەزانی هەر نەمزانینەوە باشە چویتە ماڵی مەلیحی خوشکت مەلیحی خوشکت جلی ڕەش بوو ئەویش کوڕێکی شەهیدە بە ڕەحمەت بێ وایە مەلیحی خوشکت پێی نەوتی نەوەڵە ئەخرە کوڕەکەی تازە دوای ئەوە بوو پێی نەوتم نەوەڵا تا خەسۆکەی وتمەوە چییە بۆ جلتان ڕەشە بۆ ماتن خاڵۆژنیش بوو نەوەڵا خاڵۆژ خاڵۆژنی باوکم ئەزوو سۆیبە زوو ئەها بۆ لام ئەنجا منیش دڵم کەوتە یعنی خەتەرە و ترسۆ وتم ئەوە چی خاڵۆژنۆنێ تر خەسووی خوشکەکەمتی وڵا پتێ و نەتەوە براو کوژراوە چی دەویکە براو شەهید ئەتر ئەو وای وت خۆت شەهید من قسەکانی ئەو ئەگەڕ فاتحی شێخ حەیدەر یەکەم شەهیدی یەکێتی نیشتیمانی و کوردستان ئەو وهای و دەیتر وتی براکە و کوژراوە ئێتر یەک جار ئاوام کراوتر نازام دنیای ڕۆشن چی بووە چویتە کەلاوەکەی ماڵی باوکە کەلاوەکە لە پێشا چوون بۆ ماڵی خەزورە دەرگیان داخل شت لەبەر ئەوەی ئەمن استیخبارات معدل بەسەر گەڕەکۆ بوو چاودێریانە کرد لە تۆ گەورەتر بوو بەڵێ من دوای ئەو هاتۆ ئەو موالی 48 بوو بەڵێ وڵی تم بەخۆ من قەزی ماڵیوانە نازانم 2 ساڵمان بینە لە دایک بوون بەڵێ دوای ئیتر شیوەن و واوەیلا و ئەتوێرە نەتەوێرە نەتەوێت هێشتا برا و شەهید بووە ناچوو بە تەکەلاوەکەی ماڵی باوکم خەڵتمە بە خەڵ لە ڕێی خوا پارچە خێمە هێناوەی داخستم و خەڵ بە دزیوە هاتووە بۆ لام ئەرێ بەخوا خەڵ بە دزیوە هات بۆ لام باشە وتیان تەرمی شەهید فاتحی شێخ حەیدەری سازانی بە دوای سیار و ترومبێلوشتیوە لە کوێ ڕیان کێشا سەی سایق خەڵک بینی بووی بەڵێ حتا بانگی چەند بۆ مێدیە نایەنەوە جامانەکەی هەر لە ملیا بوو پاش چلو ئەوە زمانەکەی لە ملیاما بوو حتا جێگەی ڕاکێشانەکەی کە ڕیان کێشاوە بەجادا شوێنەکانی دەرچوون بکرەوە شوێنی ڕاکێشانەکەی دەرچووە بڵێ ڕاستە فەرمی ئەی لەکوێ ناشتیان حکومە داشتبووی ئەو وەختە لە سەی سایق سەی سایق 43 ساڵ تێپەڕی دوای ئەو تەرمەکەیتان هێناوە بەڵام کاتێک کە ئێمە تقریبن 10 ساڵ 12 ساڵ زیاتر هاتن جەماعەتی پێشبەرگە هاتن و وتیانەوە قەبرەکەیەتی و چێلوشتیان بۆ دروست کرد بەڵام دایکم خوا عەفویکە ئەو هەرچی ئەەکەم دڵم ئاو ناخواتەوە من ئێمە سەر دایکیش ئەمری خوای کرد و باوکیش ئەمری خوای بەڵێ باوکم زوو ئەمری خوای کە بەس دایکم 4 ساڵێکە پورە سەبیحە بەڵێ کە ئێمە لەگەڵ برادرانی تیمی گەلی کوردستان لە هەڵەبجەوە هاتین بۆ ئێرە ڕێگایەکی ئەوە ناخۆشتان هەیە هەڵتەک هەمووی خۆڵ هەمووی بەرد ئەتەقێ بەم لایە و تەپ و تۆز و ئەم لاولا وەکو خوشکی یەکەم شەهیدی کورد و کوردستان چی داوا ئەەکەی لە کوڕەکەی خۆت قوبات تاڵەبانی وڵی دەوای ئەوەی لەکەم ئەم ڕێگەوبانە چاکا بۆمان و خزمەتی ئەم ڕێگەواست
یعنی سوپاسی دایرەی کارەباکەن کارەبای بە کاملی هاوردۆ بووی ماڵی ئاوا بێ نەک لەبەر خاتری براکەی من شەیدە و براکەی ئەم خۆی لانەی هەموو پێشبەرگە بووە ئێرە ڕاستە ئەگەر مەرزی سازانیش دروست بڵێ ئەوە دروستکرێ ئیتر ینی بە تەواو بە تەواوی ئەبێ بە شارێکی گەورە و پێشکەوت و تۆ سەرێ بەرزەوەکو ئەو شاخانە سەرت بەرزە لای ئێمە تۆ دایکی سەلامەت بە قوربانێ بم ڕەحمە لە دایک ئەو بەرەدەست سەلمە دادە سەلمە دادە سەلمە تۆش دوو برات شەید بووە برایەکت لە دایکەوە براتە برایەکت لە باوک و دایکەوە براتە ئەمە ڕاستامە برایەکت ناوی فاتحی مستەفا ئەمینە ئەمە دایک براتە بیبەر لای دەمتەوە ئەمە لە ساڵی هەشتا و دوو بوو بە ئامرکرد لای بەڕێز مام جەلال بوو بەڵامی تر شەڕ لەو ناوە دەستی پێکردومانە خۆی و سێ پێشمەرگە شەید بوون پێشمەرگەکان نەزانی کێوکێن من پێ دەڵێ 12 پێشمەرگەون 12 پێشمەرگە شەید بوو یەکیان ناوی فەیسەڵی مەلا عەلی بۆت ناسی ئەی سعدی هەورامی واللهی ئەوانە چاوم پیان نەکەوت کە بەس ناوم بیستن ناوت بیستون ناوم بیستون ئەوە لەوێ شەهید بوو هزار سڵاوی لێبێت سڵاو لە پێشمەرگە سڵاو لە شەیدانی کورد و کوردستان برای چی ترش شەهید بوو ئەو برامە خۆمان باوکم لە خۆشی ناوی ناوشی علادین بەس خۆمان مامۆستا عەلیمان پێوت ناوی چی بوو علادین عومەر عەبدوڵڵا وانیە عومەر عەبدوڵڵا برای باوکی و دایکی تۆ بوو بەڵێ لە 1996 شەهید بوو ئەرە وەڵا ناحی سیروان لە مەملەکەتی هەڵەبجە لە ساڵی 1950 بوو بە ناحیە دوو گوندیان کرد بە ناحیەکە کێلەسپی و جانجان ناحیەکە لەوێ دانرا بوو 67 گوندی بە دەورەوە بوو بەخۆی 533 متر لە ئاسی ڕووی دەریاوە بەرزەواتە سیروان ناحی سیروان سنوورێکی زۆر گەورە و فراوانی هەیە سازان گوندێکی ناحی سیروانە لەگەڵ گوندی تلەوەرێ کە بە چیاکەوەیە بە هەردووچان یەک کردی کشتتوکاڵی دروستەکەن ئەویش کردی کشتتوکاڵی ژمانە 32 لە ساڵ 1956 بۆ 50 مامۆستا عەبەی مەولەی عەبابەیلی هەزار ڕەحمەتی بەرکەوێ قوتابخانەی تیا کردوەوە لە ساڵ 1958 بنکەی تەندروستی لە سازان کراوەتەوە نوری خوشەم زەمید بووە لەوێ سابیری حەمی حەسەن لە ساڵ 1959 تورومبێرێکی جێب ئەباتە سازان ئاسنگەری و چەخ ماخسازی لەوێ بۆ شێخ حەیدەری شێخ عارف ئەمانەی کردووە سەرتاش شێخ زەینەدین بووە دارتاشی و دروستکردنی کەرەسەی جوودکردن و شەن و سێلک و سەبەتە دروستکردن و بەرچنە و قوڵینە و نانەشانچنین و چیخچنینی تیا بووە سێ ئاشی ئاوی تیاگەڕاوەها ئاشەکەی شێخ کەریم و ئاشەکەی شێخ عارف و ئاشی شێخ سەعی و 400 دوونم باخی پڕ لە میوەی سروشتی کوردەواری تایە مەرزێکی گەورەی گۆڕینەوەی کاڵاوشت و مەک بووە لە سازان لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتوونەتە باشوورەکەی خۆیان سەدان ئێستر و بارگیر قەتارەی هەتا جوانڕۆ بەستە بوو جا جوانڕۆ پایتەختی مەملەکەتی جافانی کوردەواریە دوو چاخانە لە گوندی سازان و چایخانەکیش لە ملەی هۆمڵە بووگە 100 حەیف وەکو گوندە هەڵقرچا و هەنا ساردەکانی دیکەی کوردستان لەلایەن داگیرکەرانی عەرەبی عێراقەوە لە پاییزی 1979 ڕائەگوێزرێن براینە هەنار پێگەی بوونیان هێشت یەک هەناری ڕەنجی شانی ئەو ساڵیان دام بکەن ڕایگواستن بۆ ئۆردوگا زۆرە ملیەکان ئەو ئۆردوگایانەی کە لەسەر تەرزی هیتلەری سەدامی بوون خان و خاپور کرا هەرچی درەختە خۆڕسکەکان بە پورە هەنگ و هێلانەی باڵندەکان و سوپێنران باخەکان لەگەڵ پۆڕ و پردەدارینەکانی سەر جۆگەلە و قوڵینە و بەرچنە و داهۆڵەکانی سووتێنران وای لە باعسی زاڵم و مرۆڤ کوش و سروش کوژووکانی خەنکێن و باڵندە سووتێن ئەمە سەربارێکی مەبارانی هەڵەبجەی ئەو مەملەکەتە ئەنجا سەیکەمالم لایە لەگەڵ حەمەسووری کشتتوکاڵ و مامشەوکەتی جەرگ شەقار ماڵێکتان 45 کەس لە خێزان و ماڵەکەی بە کیمیایی باعسی عەرەبی لەوێ شەهید بوون ئێستا منیش لەوێم
با لە سەی کەمالەوە دەست پێ بکەین. هەتا هەفتاونە ئەو کاتەوە چەند ماڵ بوون؟ هەفتاونە وڵاش تقریبا ئەڕا بە هەفتا ماڵش هەفتا پێنج ماڵ بوون. ئێوەیان ڕاگوازیت لەو کاتە حکوومەتی بەعسی فاشیستی عەرەبی وای ئەمان ڕاگواست کرد بە بیانی پشتێنی ئەمێ ئەویان ڕاگواست. ئەم نیشتیمانە جوانەی کە پڕ لە گوێز و هەنار و ئەوانە بوو چی بەسەر هات؟ ئەرە بەخوا جێمانێڵە مانگی نۆ بوو باریان کردین هەنار تازە خەریک و پێگەیش بخورێت باریان کردین جێمانێڵە بەبێ هەنارەکان. بەڵام بە دوای نییە شەو بە دزی و ئاهاتین باخەکەمان ئەڕنی و ئەمانوردەوە شەو ئەچین و هەڵەبجێ لە کۆمەڵگەی زەمەقی نەبوون لە ئۆردوگای زۆرم لێ زەمەقی لەوێ بوون. باشە لێرە وتیان سێ ئاش بووە. ئەم ئاوەیە سێ ئاشی گەڕاوە لە خوار و ئاشی حاجی کاکەشێخی شێخ سەعید لە ناوەڕاستەوە ئاشی حاجی عوسمانی شعارف لە سەریش باوکی من شێم حەمەی شەکەری بەردێکە پیشان ناموتە ئاو بەردا ئەو بەرداشی ئاشە چی ئەوەی داتاشوێنی کردووە بەڵاوە لە کەرکووکەمان هێنا لە کەرکووکەتان هێنا. باشە لێرە ڕیسپیتان هەبوو ئەچون سوڵحیانە کرد خوانە خواسە دوودێ ڕاستێ بوونەوانە وڵی وەکو پیاوی ماوەسا حیشی عوسمان وەکو باوکمەکۆ ماماسا شێم حەمی سازانی سڵاویان لێبێ سڵاو ئەو بەردەست کاکە حەمەی برام کاک محەمە تۆ لە شتیرێکی وەڵاهی سازانی بەس لە عستڵا کۆکۆیی ماڵی تیا بوو ئێرە چەند ماڵی تیا بوو کۆکۆی لە سازانی وڵا بنەماڵەیەک بوون ئێوە بوون چۆن بوو ڕێتان کەوتوە سازە وڵا ئیتر بەنیەتی ئەوەی کە حیواندار بوون شوێنێکی گونجاواتین وێرە بۆ حیوان باشە سازان چەند دۆنم زەوی بە کۆی گشتی هەیە کۆی گشتی 1000 دۆنمە 1000 دۆنم چەند دۆنم شیاوی چاندنە کشت و کاڵ شیاوی چاندن 170 دۆنمی بەراومان هەیە لە دەشتی سازان تقریبا 100 دۆنمیش دێمان هەیە بە لە دەشتی ڕاستە ئەڵێن بیکردۆ لە دەشتی ڕاستە ئەڵێن چەڵت و کراوە مەرەزە کراوە بەڵێ بڵێ مەرەزە کراوە توتن کراوە توتن تەنانەت لەم دوایانش بستە و شووتی و شتانەمان تیا کرد کە نەوەکان کە گەڕێنەوە باشە ئەم 170 دۆنمە بە چی بەراوە کارێستان هەیە کانیاوە بە کانی لەشتانێ و کانیاویشتان چاوی سازان و سەروەزان چەند دۆنم باختان هەیە وڵا تقریبا 300 دۆنمە بێت 300 دۆنم هەمووی تاپۆیە تاپۆگەر ئەوانەی لەم دوای تۆزیایەتیانە دەمی لەوەی کە زیاتر بوو لە خۆیان چەند خاوەن باخە 90 خاوەن باخمانە ئەومە بەدەست کا شەوکەت کاک شەوکەت چەند برا شەهیدە وڵا قوربان دوو بیخە لای دەمتەوە دوو برا شەهیدە من بیستم وتیان لە بنەماڵەکەی تۆ عین لە کەسوکار و ژن و مناڵەکانت لەگەڵ خەزورت 31 کەستان شەهید کیمیا بارانە چێت شەهید بوو تۆ وەڵام من شەش مناڵ قوربان دوو ڕووکەرە من دوو کوڕ و چوار کچم شەیدە دوو کوڕ و چوار کچ شەیدە ئەی خێزانت خێزانەکەیشم وڵا بریندار بوو هەتا بینێ ما بین و دوای ئەمری خوای کرد ئەی بەداخەوە کوڕەکان ناوین چی بوو وڵا کوڕەکان یەکیان ناوی سەروەت و یەکیان ناوی محەممەد و ئەی کچەکان تەلعەت و حەیات و مەهابات و هەنار هینە گەورە بوون شکۆر وڵا قوربان 3 ساڵیان تیا و یەکیان چوویتە سەر تەرمەکانیان ئەرە وڵا چوومە سەریان چاوی خۆت بینیتن دەمنیان ناودەمی گشتیان ئەی هاوار بە ماڵم بەداخەوە دوو براشە شەهیدە دوو برا شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستانن بەڵێ باشە ئێرە کاتی خۆی ئەڵێن لە پەنجاکان و لە چلەکانە ئێرە سەرمەرز بوو ئەڵێن 1000 نازام 100 هێستر و قاتر و ئەمانە بارگیر قەتاریان بەستووە بۆ ئێران بۆ جوانڕۆ بۆ کوردستانی ئەودی ئەراوەڵا بە کوردستانی ئەودی ڕۆژهڵاتی کوردستان تۆ خۆت ئەوە بینیوە خۆم بە چای خۆم بینیمە هەرە بەخوا لامە 6 ساڵ و 7 ساڵ وەجارێ سەیە سەرەکەوتە ئەم ڕێگە ئەیکرد ئەو بەر لە پۆلیسیکۆ من پەروانەم لە دوای خەیاڵێ سوتامە عیشقی دەمەیاڵێت ئەی بێوەفاتاکەی دەفاوێنەدانە یەسرینم ئەرجێ لە هید و پیاوەڵێ چاوی کەیاڵێت هەڵەبجە لە سەردەمی ئاشووریەکان شار بووە لە سەروبەندی دەوڵەتی نەتەوەی کورد ماد میرێکی ناوچەی لەم هەڵەبجێ بۆ ناوی هەڵۆشۆی ماد بووە فەرمانڕەوا بۆ لە هەڵەبجە جا هەر بە ناوی هەڵۆشۆوە هەڵەبجە ئێستا
ناونراوە. 370 ساڵی ڕوونی مێژوش لێرە هەیە لە بەر باخەڵی پاڵتۆکەی شیوە کەڵیەکان پیاوێک بووەگە ناوی حەمەد چاوەش بووە لەگەڵ کوڕەکانی پیرۆت کە موختاری و عوسمان لێداگیرکەرەکان بووە لەگەڵ سلەمان و عەوڵای کوڕی و کوڕەزاکانی سیانزە ماڵیان لە هەڵەبجە پێکەناوجا ئێستا ئەم نەتەوەیە هێشتا هەر پیانەڵن سیانزە ماڵە لە هەڵەبجە ئاودانیان کردوەوە پڕ بوو لە خێزانی کوردی جوولەکە ڕوبەری هەڵەبجە 1599 کیلۆمەتر چوارگۆشەیە و 726 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. شاخی بەفری میری کە یەکێکە لە چیابەرزەکانی هەڵەبجە 2007 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە لەگەڵ باڵام بۆ کە 1629 متر و شاخی شنروێ 1601 متر و شاخی مەنانی هەڵەبجە 1633 متر دەوری شارەکەیان داوە. ئەم گوندەکە لە گوندە جوان و نازدارەکانی بامۆکەوە بە دەربەنێکا سەر ئەکەویتە سەر شاخی ملەی هۆمڵە. من بەبەسم گوندی سازانە یەکێکە لە پایتەختەکانی شۆڕش چرپە چرپی ڕێخستن خوێندنگای کوردایەتی. گوندی یەکەم شەهیدی شۆڕشی نوێ فاتحی شێخ حەیدەر پایتەختی جوانی هەر لەسەر وەزن هەتا سەر ڕووبار و نیشتیمانی بەرهەمهێنانی جوانترین و چاکترین و ناوازەترین هەنارە لە دنیاە. هەناری خۆشمەزە سالەخانی لاڕەشە کارالێ خان مەسوود لەگەڵ مەلەسی ویتریش ئەوجا خاوەنی دارستانێ شەهید 20 شەهید و 5 کەم ئەندامی سەنگەر و 51 شەهیدی ژەهری کیمیایی پایتەختی ئەوروپیەکان کە بە فڕۆکەی ڕووسی و لە ڕێ عێراقی عارەبەوە دەوڵەتی کوشت و بڕ هاتوۆتە ئەم هەڵەبجێ و لێرە پێکەوە دار و درەخت و مرۆڤ و باڵندەکانیش بێکەوە هەڵوەرین و خنکان. بەر لە سەردەمی ساسانیەکانە ئاوەدانی گەورەی تێکەوە سازانێکێک بووە لەو مەڵبەندانەی کە دینی زەردەشتی لە پێشەوە بە دوایشە دینی ئیسلام ینی هەمیشە دەرس و دەوری لێ نەبراوە ینی دارالعلومی هەلە بۆ لێ چیتیا بۆ مەلاکان مامۆستاکان مەشاهیرەکان وەڵامەکان ئەبێ بە زنجیرە بنووسێ لە مای مامەسە مەلاب کەریمی مدەر لە یادی مەردانە هەندێکیانی نووسیوە بەڵامەکو سەرخۆتب ئەوەی دیار بن شامومینی سازانیە ئەوە پیاوێکی دەمسپی مسلح پیاوێکی بەهایبەت بووە وەکو باسیەکەن دەماوەتەوە هەروە شێخ حەسەنی سازانی چاڵکەوتووە ئەم پیاوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پیاوێکی بەرز بووە هاوڕێی گیانی بە گیانی مەولەوی تاوگۆزی بووە لە دیوانەکەی مەولەویە ڕەحمەتی مامەسە مەلاب کەریمی مدەڕیس کە ڕاستی کردوێتەوە نمونەی شاری ئەمیشی یەناوە لە یادی مەردانیش و ئەوانە شار باسەخواسێکی لێ کردووە. مامۆستا حەکیم کە سوپای ئیسلام هێرشەکە بۆ ئێرە ئەبا عوبێدەی ئەنساریە پێم وابێت ئەچێتە سازگار کە ئێستا پێڵن لەوێ ئەیکوژن وایە ئێستا هینەکەی لەوێ ماوە تەرمەکەی لەوێ گۆڕەکەشی لەوەیە گۆڕەکەی لەوێ ماوە لەولا شێوە گۆڕێکی کەیە پێڵەن ئیمام قاسم ئەو گومان هەیە لەسەری ئایا ئەولیا بووە ئەسحابە بووە. بەرحاڵ هاتوون وڵاتی کوردەواریان داگیر کرد و حەقمانی بەسەرەوە مەسەرەوە. باشە هەڵۆشۆ یەکێک بووە لە میرەکانی ماد ئەڵێن هەڵەبجە بە ناوی ئەوێمە تا چەند ڕاستە؟ بەڵێ لە پێی شتە کۆنانی لێ بناغە لێدانی خانووا لێ دراوە بەڵێ دۆزرانەوە نیشانەیەوەیە کە کۆنەوە شارستانێتی تیا بووە. هەڵۆشۆ کێ بووە؟ هەڵۆشۆ کەسایەکی سەرکردەی مادەکان بووە. بەڵێ باشە لە ساڵ 1650 زاینی نزیکی 400 ساڵ کەمتر پیاوێک بە ناوی حەمەد چاوش خۆی و پیرۆتی کوڕی و عەبدوڵای کوڕی و نازەم چی ئەمانەیەنە ئێرە لە کام بەگانە بوون شیوەکەڵین هەڵەبجان جارێک تر ئاوەدان کردوێتەوە هەڵەبجا ئاوەدانی تیا بوو بەڵام ئەوان کە هاتوون سەیرەکەن سێ گۆڕستانی تری چایە مانای وایە لە تەمەنێکی کا هەڵەبجا ئاوەدانی تیا بووە بزانە بە چ بۆنەیەکەوە بووە ئەو مێژوەکە سیانزە ماڵە بە چی ئەڵێن سیانزە ماڵە ئەو هۆزی کە بناوە بردی ئەم حەمەد چاوشێکە لە ساڵی 1990 لێرە خەڵکی ئەم سازانە جگە لەوەی کە لەگەڵ شێ مەحموود نەمرا بەشداریەکان لە ئەشکەوەڵ هەیە لای ئەبابەیلێ
شەڕێکی گەورە لەگەڵ ئینگلیزەکان ئاکەن ئەوە شەڕ بۆ دژی ئینگلیس بەڵێ ئینگلیزەکانیان بە داگیرکەر زانیوە پشتگیریان لە شێخ مەحموود کردە بە تایبەتی شێخ مەحموود شێخەوە ئەمانە شێخ ئەم سازانیان بەشداریان کردووە ئەمان بەشداریان کردە بەڵام بە گەرمی وەکو عەبابیلیەکان ڕاست دەکەیت تەواوە ئەوە لای تۆ گوازمەوە چم بۆ لای کاکە مەزنون هەواڵ بەڕێز بیکرد لای دەم تۆ کاک تۆ لە شتیرێکی کاک مەزنون لۆراوبەجی لۆراوبەجی مەڵبەندەکان لەکوێیە لە جوان ڕۆ لە جوان ڕۆی کەواتە جاوی جوان ڕۆی سڵاو لە جوان ڕۆ پایتەختی جاوی کوردستان خۆشمێن زۆرم خۆشێن جوان ڕۆیەکان ئێوە سازانی بەشداریتان لە شۆڕشی مەلیک کردووە ئەم پیاوە وەک مێژونووس باسی کرد باشە خانەی ئەحمەی هەمیرخان کێیە خانەی چێ خانەی ئەحمەی هەمیرخان من پێ بڵێم لە عەشەتی ناخیە بەشدارێکی کاریگەری کردو ئانانە بابی لە قەچەکە ئەوە سەیکەمال بۆمان باسەکە یەکێ بۆ لەوانەی کە زۆر بە مەزنی لەگەڵ شێخی نەمرابەوە وابزان بریناریش بوو ئەوە بزانە خانەی ئەحمەی هەمیرخان لە شۆڕشی ئەیلولا سازانەکان بەشداریان کردووە چەند شەیتانەیە سێ شەیتانەیە وانە باشە لە شۆڕشی نوێ مەفرە سەرەتایەکان کێ بوون هاتنە سازان مژدەی شۆڕشی نوێدانێت مەفرەدە سەرەتایەکان کاک شەوکەتی ڕەحمەتی و بەڵێ کاک شێخ عەلی و کاک حامی حاجی غالی و کاک حەمەی حاجی مەحموو کاک غەفور دەرەشیشی و ئەحمە و گریانی و عەلی شامار و کاک سالار عەزیز ئەمانە هاتنە ئێرە بەڵێ پێم وابێ مەلا بەختیاری شاتوەتە ئەم ناوە پێم وابێ باش ئەمانە هاتوون خەڵکەکان کۆ کردو وتیان ئێمە شۆڕشەکەین و شۆڕشی نوێ بەڵێ لە ماڵی جێ نازانی کۆبوونەوە وڵی بیسەبنەوەڵە بەڵامی تر خەڵکی دیەکەیش هاوکار بووە لەو سەردەمی خۆیان هاوکاری ئەمە فرەزە سەرەتایانە بووە لێ بڵێ ئێرە شوعیشی تیا بوو هام گوندە بە دەرەبەکان ێوەزان ومێ دەزانێ و مامۆساش لەخوا بەزیێ هەمیانەزان ڕاستەکەی وایە باشە یەکەم شەیدی گوندی سازان لە هەڵەبجەی شەید بەڵێ شەید فاتحی شێخ حەیدەر شەید فاتحی شێخ حەیدەر ئەو خۆرە خوێناویە بوو کە لە شارە زورە کردمان بە کاسکێت و کردمانە سەر ئەو قەت بیرمان ناچێتەوە ئەو پیاوە گەورەیە وابزانم ئێستاش هەر بە ڕوودبەکەی بە پێشمەرگە هینیان کردو بەداخەوەی تا شەیدانەکەی پلی پێشمەرگەی وایە چەند شەیدی هینمانەیە شەیدی شۆڕشی نوێمان هەیە شۆڕشی نوێ وتم پێنج شەیدمان هەیە باشە لە سێدارە درا و وشیار زەینەدینمان هەیە وایە کۆی شەیدەکان 16 شەید کۆی شەیدەکان 16 شەیدە کەمەندام سێ کەمەندامە و دوانیان حزوریانی دوانە من ئەمە سوزام کە مامۆستا ناجی و کاکشێ قومێت هەردووچیان کەمەندامە برایەکی خۆشم کە ناوی سعدونە ئەویش کەمەندامی سەنگەرە ئەمیان برای شەید فاتحی شێخ حەیدەر یەکەم شەیدی باشکردای شەید فاتح چەند سژنی سیاسیتانێ دەمان هەیە دەست سژنی سیاستانێ بەڵێ شەهیدی کیمیابارانی هەڵەبجە بەدەستی پێنجمانەیە 45 شەهیدتان هەیە دە زیندانی سیاسیمانەیە بەڵێ ئەوە باس کرد کاک مەزنون ئەوەی کە من بەلامەوە گرنگ بێ ئێستا چەند پێشمەرگەتانێ ئێستا ئەگەر حسابی پێشمەرگە بکەیت لە هەموو سلکەکانە پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و ئەوانە حدودی 100 پێشمەرگەمانە بێت وڵاتی شیرینی هەڵەبجە دەمانێک هەنار لە ناو سیانیدا دەنکەکەی هەڵ ئەوەرە سەردەمانێکیش زووتیار چاوەکانی لە ناو کیمیاییە هەڵەوەرە سەردەمانێکیش باران لەگەڵ ژەهری کیمیای بەعسی عەرەبی فاشیزم دا ئەباری و بارانیش ئەکەوت باڵندەکانیش هەمویان چوونە سەنگی مەرگەوە ئای هەڵەبجە چەند مەزن بوویت چەند مەزنیت ئەوان پێ دەڵێن شەهید من پێت ئەڵێم هەمیشە زیندوو ئەی هەڵەبجەی وڵاتی کوردەواری ناسنامە پڕخوێنەکەی من خۆشمەویت بەتەنیشت هەڵەبجەوە گوندی سازانە و یەکەم خوێن
کە خۆی نیشاندام قەڵەمەکەی شنەروێ بەو خوێنە نووسی شەهید فاتح شێخ حەیدەر. ئێستاش سنبولێکە یەکێکە لە ئەستێرە گەشەکانی سەر ئاسمانی شارە زوور. من لە سازانم لە نێو خزمانی شێخان و تفەنگچیان لەوێ میوانم ئەم شەو لەگەڵ بەکروان لێرامێنینەوە. بەڵام ئیدی ماندووین ئەبێ بڵێن ماڵ ئاوە بەر لە ماڵاوەش خۆتان نەزانن ئەبێ بڵێن کوردستان لە ناو دڵ، کوردستان لە ناو چاو، کوردستان تاژی سەرسەری ئێمە و پێشمەرگەش ئەفسانەی تێکشکانی داعش و تێکشکانی بەعسە. پێشمەرگە پێشمەرگەیە، کوردە کورد. کەواتە لە ناو هەنارەکانی سازانەوە سڵاو کەرکووک، لە ناو نەسیمی کۆچ کردووی بە سڵاو خورماتوە، سڵاو حەمرین ماسی هەڵەبجەتان بۆ ئەنێرم، خوێنی شەهید فاتحتان بۆ ئەنێرم لەسەر حەمرین بنووسن سنووری کوردستان. کەواتە بە دوعا و من خواحافیز.